لە دەمێکدا هەندێک لە ڕێبازدانەران بۆ دڵنیاکردنەوەی ئەندامانی ناتۆ داکۆچی لە بەرفراوانکردنەوەی موشەکەکانی بەرگری دەکەن، هیتریش دەیانەوێت پرۆگرامەکە ڕابگیرێت پێشەوەی دامەزراوی نوێ بە مەبەستی کەمکردنەوەی گرژەکان لەگەڵ رووسیا دروست بکرێت. ئەمە نابێتە هۆی هیچ دانپێهێنانێک یان ئاسایشێکی مانادار لەلایەن رووسیاوە، وەک میشێل یاددات لە هێرتس فاوندیشن دەڵێت. پێشنیازی من درێژە پێدان بە دامەزراوەکانی موشکی بەرگری لە ئەوروپا، درێژە پێدان بە بەهێزکردنی توانایەکانی نێوخۆیی و هەرێمی و درێژەدان بە کارکردن لەگەڵ هاوپەیمانان بۆ ئەوەی هەم لە باری سیاسی و لەشکری لە ئەوروپا و لە دەرەوەی ئەوروپا بەهێز بین. ئامادەکردنی موشەکی کروز لە مانگی 2 لەلایەن رووسیاوە پەیمانێکی 30 ساڵە پێشێل دەکات، مانای ئەوەیە پلانی موشەکی بەرگری دەبێت بەرەو پێشەوە بچێت. ئەمەش بە جۆرەی تامس کاراکۆ لە ناوەند بۆ لێکۆڵینەوەکانی استراتیژیک و نێونەتەوەییە. پێم وایە ئێستا دروست کاتێکی هەڵەیە پلانەکانی بەرگری بۆ پۆلاند و شوێنەکانی تر ڕابگیرێت. ئێمە دەبێت بەردەوام بین و ناوەندەکانی ڕێتزیکۆ لە پۆلاند ئامادە بکەین. هەروەها ئێمە دەبێت هەروە توانایی خۆمان بۆ ڕوبەڕووبوون لەگەڵ هەڕەشەکانی زیاتردا ڕێک بخەین. ئێستا کە ڕێککەوتنی ناوچی ئێران لە گۆڕەدایە بیانوو بۆ بەرگریکردن لە دژی هێرشێکی ئێران لە ناو چووە و هەروەها ناوەندەکانی موشەکی بەرگری زیاتریش دەبین نەمێنن. ئێستا دەتوانن پرۆگرامەکە ڕاگرن ئەگە درێژەی پێ بدەن وا دەکات ناتۆ دابەش بێت، چکە رووسیا دەڵێت چاولێکە ئەو پرۆگرامە تەنیا سەبارەت بە ئێمەیە، یارمەتی رووسیا نادەن لە ناتۆ جابێتەوە، پرۆگرامەکە ڕاگرن. جان مەکەین سەرۆکی کمیتەی خزمەتەکانی لەشکری سێنێتی ئەمریکا گوتی رووسیا بەڕێوەبەرایەتی نوێی ترامپ بە ئامادەکردنی موشەکەکانی ناوچی کروس تاقی دەکاتەوە و پێویست بە وەڵامێکی مانەدار هەیە. سەرۆک ترامپ گوتی ئەو مەسلەی ئامادەکردنی موشەکی بەرگری دێنێتە گۆڕێ ئەگەر و کاتێک لەگەڵ سەرۆک پوتین کۆ دەبێتەوە. هەروەها ترامپ گوتوویەتی دەیەوێت مسۆگەری بکات جەبەخانەی ناوچی ئەمریکا لە جیهاندا باشترین بێت. لەم دوانەدا رووسیا 7,000 سەرە موشک و ئەمریکاش 6,800 سەرە موشەکی ناوچی هەیە بە گوێرەی ناوەندی دژە ناوچی پلاوشێرز. پەیمانی 2011 بۆ سنووردارکردنی چەکەکانی استراتیژیک داوا دەکات رووسیا و ئەمریکا جەبەخانەکانی ناوچی خۆیان هەتا ساڵی دابێت لەو کاتەتا وەک یەک پلەی لێ بکەن و بۆ ماوەی 10 ساڵانی شەروای ڕابگرن. ترامپ پەیمانەکە بە یەکلایەنە دەزانێت.